چەند ڕۆژێک کە نوێنەری مامۆسایانی ناڕازی و فەرمانبەران و مامۆسایانی زانکۆ و سەردانی عێراقیان کردووە لە سەردانەکانیانە سەردانی سەرۆک کۆماریان کردووە و سەردانی سەرۆکی پەرلەمانیان کردووە و جێگیری یەکەمی پەرلەمانیان کردووە و لەگەڵ ژنەی مالیەیە دانیشتنیان کردووە و لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق بەشێک لە لایەنە سیاسیەکانی عێراق دانیشتنیان کردووە و داواکاریەکانیان داواکاری شەقامی هەرێمی کوردستانیان گەیاندووە بەو لایەنە سیاسیانە و بەو بەرپرسانەی عێراق. داواکاریەکانیان لەوە خۆی دەبینێتەوە بەشێکی ئەوەیە کە داوای موچەی خۆیان دەکەن و داوا دەکەن کە کێشەی موچە دوور بخرێتەوە لە کێشەی سیاسی لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق و داوای ئەوە دەکەن کە موچەیان ڕاستەوخۆ لەلایەن عێراقەوە بدرێت وەکو چۆن هاوڵاتیانی عێراق موچەی خۆیان وەرەگرن بێبڕین و لە کاتی خۆیدا. و لەگەڵ ئەوەشدا داوای ئەوەیان کردووە کە لە کاتی خۆپشاندانەکانە داوایان لە حکوومەتی عێراق کردووە کە پارێزراو بن چونکە ئەوان داوای مافی حەقی خۆیان دەکەن و داوای موچەکانیان دەکەن و لەگەڵ ئەوەشدا داوای ئەویان کردووە کە لیژنەی تحقیقی دروست بکرێت بۆ ئەو گرفتانەی کە لە کاتی خۆپیشاندانەکانە ڕوویداوە و بە ئەو دەست درێژیانەی کە کراوەتە سەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە کاتی خۆپیشاندانەکانە و هەروەها داوای ئەویان کرد کە بە زووترین کات ئەو گیراوانەی کە گیراوە لە دوهۆک لە ئەربیل لە سلێمانی بە زووترین کات بەربدرێن و ئەو کەسانەی کە دەست درێژیان کردووە و هەوڵیان داوە کە خۆپیشاندانەکان بە ئاراستەیەکی تر ببن و کە تەسیریان کردووەتە سەر ڕەئی عام لە هەرێمی کوردستاندا کە بەو جۆرەی کە بە ناویان ینی تەسیریان کردوتە کە وتویانە خۆپیشاندەران ئاژاوە گێڕ بوونە یان وشەی تریان بەکارهێناوە کە ئەمانەیش بەڕاستی سزای خۆیان بدرێن و بەشێک لەو بەرپرسانەی کە ئەمنین لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە خۆپیشاندانەکانی دوایە لە سلێمانیدا بینیمان کە خەڵکیان لێدانیان لە خەڵکە کرد و خەڵکیان گرتووە بێ ئیزنی مەحکەمە و بێ ئیزنی شتێک لەبەرەوە داوایان کردووە کە لیژنەیەکی تحقیقی بنێرێت بۆ هەرێمی کوردستان بە وردی تحقیق لەو بابەتە بکات.